دوای ئەوەی کە لە مەکتەب دەرچووم من خەڵکی گوندە قارەمانەکەی سەرگەڵوم باو باپیرم هەرم ئیشەی کردووە من لە باو باپیری خۆمەوە فێر بووم لە برایەکمەوە فێریم ئیشە بووم شاگردی بووم دوایی دەستم پێ کرد لەوێەوە فێر بووم و ئیشەکان هەتا ئەمڕۆم هێناوە من بە زۆری ئەمەم دروست کردووە ئەمە تەوراسە بۆ دارە بێ خەڵک زۆر بەکاری دێنێ بەبێ ئەمە خەڵکی کوردستانی خۆمان ئیشی بۆ ناڕۆ شی لەم دوکانە تۆ ئەیبینی من دروستم کرد ئەمە تەورزینە بەکاری دێنن بۆ ڕزومێ و باخشتیوا بەکاری دێنن کۆتەرەشتیوا پێلەکەنەوە ئەمەم دروست کردووە لە کاتی خۆیان ئەمە سەر تەورە ئەمە لەم گەورەترە لەمش گەورەتر هەیە گەورەتر هەیە گەورەتر گۆچانیش خەڵک ئێستا لەخوا بە زیاد بێ بایداوەتەوە چۆتە وڵاتیەکان بۆ ئەوەی حیوان بەخێوکە بە زۆری خەڵک ئەیکڕێ بۆ حیوانداری مەڕ و ماڵات و شتیوە بۆ گاگەل و مەڕ و ماڵات و شتیوە بەکاری دێنن ئەو گۆچانە ئەمە گۆچانی هینە دارەکەی دارە ڕەشە پێی ئەڵێن بناوس ئەمەشم دروست کردووە ئەمە بێڵە ئەمە خەڵک عەرزی پێکۆڕێەوە ئەوسای جووت و مەچینە ئەو شتیوانە بووە خەڵک عەرزی پێکۆڕێەوە یا ئەو شوێنە مەکاینی بۆ نەچووە یا شوێنێکی شاخاوی و بەرداوی بۆ بە مەعیشان کردووە ئەمە شەیە ئەمەش لە کاتی خۆیان من دروستم کردووە ئەمە کنگری پێڕەقەنن بەهاران کە کەیر لەو شێوە پێگە ئەوە ئەبەن و کنگری پێڕەقەنن ئەو نووسینە بێتاقەتیە ئەڵێ هەتا توانیم نەمزانی کە زانیم نەمتوانی تۆ خۆت تەحلیلیکە چۆن تەحلیلیەکەی دێ حەزەکەی بۆ دنیا تەحلیلیکە حەزەکەی بەم دنیا